نازش هر گنجه گید کن پشتگاریت وان هالبجارتن آدا بگید چون ما فکر رویا ما فکر شخصیه و از هیوی شوان دکم و لیسته پل بجیرن لیستا خدمت کری لیستا برینو که و کفن داو حتی وی گاویجی خدمت کری او دنگی خواب دنوی کاندیدیوی بر بجیری و اوی هین بزانن دیتشتکی بوا کده من وەکو ئافرەتێکی کورد زۆر پشتگیری ئافرەتانی کوردستانەکەم زۆریش پێم خۆشە سەرکەوتوو بن لە بواری سیاسی لە هەموو بوارەکان زۆریش پشتگیری ئەوە ناکەم کە خۆیان هەڵبژاردووە خۆیان کاندید کردووە بۆ هەر بوارێکە ئەڕۆم هەستەکەم لەبەرەوەی من ئافرەتم زۆر پشتگیریم ناکەن حەزەکەم کە کاندیدەکانمان ئەگەر دەرچوون لە پەرلەمان بۆ مستەقبەلی کوردستان زۆر پشتگیری ئافرەتان بکەن. وەکو خانووێکی کورد زۆر خۆم بە دڵخۆش دەزانم کەەوە لە ئێستا چەند ئافرەتێکە بینین کە زۆر ڕۆڵێکی گرنگیان هەیە لە سیاسەدا یاخود ئەیان بینین کە لە چەند شوێنێکە بەشداری چەند ئیشێکی ترەکەن جگە لە سیاست بۆیە داوا لەم خانمانەکەم کە لە ئێستا خۆیان هەڵبژاردووە بتوانن کەەوە ڕۆڵێکی گرنگیان هەبێ لەبەرەوە پێشبردننی وڵات بە تایبەتی بۆ مافی ئافرەتان چونکە هیچ نەبێ ئەوان ئافرەتن ئەتوانن بە شێوەیەکی باشتر لە هەموو خانمانی کورد تێبگەن. هیوادارین ئەو کاندیدانەی کە بەدەنجی ماسنە پەرلەمان لە دوا ڕۆژ ئێمە لەبیر نەکەن و بەپێی پێویستەکانی ڕۆژ کار بۆ ئێمە بکەن وەکو هاوڵاتی و ئێمە لەبیر نەکەن لە کاتی ینی دەنگەکانمان بە بەلاش نەڕواتن و هیوادارین هەموو تاشێکی کورد لەو هەربژاردنە بەشداری بکە بۆ ئەوەی بەبێ شێشە هەربژاردنەکە بە سەرکەوتوی ئەنجام بدرێت.